بلندکردنا ئالایە ئیسرائیلێ و گوتنا سترانایە ژالیەکەت و کوڕێنوی وڵاتی هەمبەری ئازادکردنا سێ بارمتەیەن ئیسرائیلی ژێ دەستێ تەفگەرە حەماس ئەفشەڤە هەون دەزانن ئەڤروکیا ڕۆژە داویە یاگربەستە چاڕۆژی بوو کات یاڕاگەهاندن دناوبەرە تەفگەرە حەماس و ئیسرائیلێ بناوبین کاریە قەتەر و مسرێ هەروەها بزەختێن ئەمریکایە دو ڕۆژێندیا گربەستە درێژکردن و ئیسرائیل دەبێژیتن دەرفەت هەیە 5 ڕۆژێندنجی ئاگربەستێ درێژ بکەن حتا کو دیلێن زیدەتر بارمتەیەن زیدەتر یەن شەڕ بهێنە ئازادکردن دە هەمبەردا ئیسرائیلێ حتانوکە زیدەتر ژە 105 زیندانیên فەڵەستینی ژە زیندانên وڵاتێ خۆ ئازادکردنە و بەردانە لە سەروێ مژارێ و پێشهات دێ چاوا بن ممکنە ئەف ئاگربەستە بگەهیتە ڕێکەفتنێکە دایمی بۆ ڕەوەستاندنە شەڕ یان نا ژێ هێژایە هیلال عوبەیدی توێژەرێ سیاسی دەپرسین هێژایە هیلال gelek bi xêratiye Kurdistan 24 em dizanin vî şerî zêdetir ji 15,000 kuştî li her du aliyan ketin rêkeftinek bi azadkirina 100 kesan ev çi pêkenûk e bi xelkê Xeza û İsraîlê tête kirin نعم تحياتي بەڵێ سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کوردستان 24 ڕاستیەکەی ئەم شەڕایی کە لە نێوان حەماس و ئیسرائیل بەرپا بووە چەند هۆکارێکی مێژوویی هەن و لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی پێ نەکردووە بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە بەڵکو بەر لەو ماوەیە هێزەکانی ئیسرائیل چەند ڕێکارێکیان لە زەویە فەڵەستینیەکان گرتبووە بەر لە ڕووی دروستکردنی یەکەی زونوشین و هەروەها دانەنان بە مافەکانی فەڵەستین و ڕەتکردنەوەی ئەوەی کە زیندانیەکی زۆری فەڵەستینی لە زیندانەکانی ئەوان بوون بۆیە بزوتنەوەی حەماس کە دەستی بەم ئۆپەراسیۆنە کرد لە 7 ئۆکتۆبەر هێرشەکەی ئەنجامدا ویستی لەو هێرشە جۆرێک لە هاوسەنگی پەیدا بکات لە نێوان دیلەکان و ئازادکردنی دیلەکان چونکە تۆ ناتوانانی زیندانی فەڵەستینیەکان لە زیندانەکانی داگیرکرد ئازاد بکەی و دۆزی فەڵەستینی بەرەو پێشەوە ببیت و پیشانی هەموو دنیای بدەیت بەبێ ئەوەی ئۆپەراسیۆنێک کردەوەیەک هەبێ لە بەرامبەردا بۆیە ئەوەی 7 ئۆکتۆبەر ڕوویدا پەرچەکردداری ئەم ماوە مێژوویە بوو کە پێشتر هەبوو ئەو دیلانەی کە لەلایەن حەماس بوون لەلایەن ئیسرائیل و دواتریش هێزەکانی ئیسرائیل بینیمان کە چۆن کەرتی غەزەیان داگیر کرد و هەوڵیاندا کە کۆتایی بە غەزە بهێنن ئێمە ئێستا لە ئاگربەستێکی کاتیداین بەڵام هەبوونی چ لە نوێنەرانی دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل لە گفتوگۆکانی ئێستا بۆ ئاگربەست لە قەتەر و هەروەها هەبوونی قەبارەی نوێنەرانی مسر و هەروەها ئەمریکی و قەتەریەکان لەم گفتوگویانەدا ئەومان پێ دەڵێت کە ئاماژەیەک هەیە بۆ ئەوەی ئەم ئاگربەستە درێژ بکرێتەوە کە خۆی لە خۆیدا ئاگربەستێکی کاتیە بۆ ئەوەی بتوانن بدەن بە ئاگربەستێکی درێژخایەن بۆیە ئێمە ئێستا لە ماوەی درێژکردنەوەی ئاگربەستێکی کاتیداین بۆ ئەوەی بگەین بە ئاگربەستێکی درێژخایەن و یەکجاری لە نێوان هەردوو لادا دەکرێت چارەسەرێکیش بدۆزرێتەوە سەبارەت بە زیندانیانی فەڵەستین و هەروەها دیلەکانی ئیسرائیل. بەڵێ بەڕێز هیلال وەزیرانی دەرەوەی ناتۆ لەبارەی شەڕی ئیسرائیل و حەماس کۆبوونەوە زۆربەی وڵاتانی ئەوروپی خواستی نەک بڵین هەر درێژ بوون هەیە ئاگربەست خواستیان هەیە کە تاو پێ کۆتایی پێبێت ئەم جەنگە وەم ئاگربەستە بەردەوامی پێبێت وڵاتانی ئەوروپا دەتوانن چ ڕۆڵێک بگێڕن بۆ ئەمە؟ بەڵێ وەکو دەزانین وڵاتانی ئەوروپا وڵات گەلێکن کە هەوڵی ئەوە دەدەن یاخۆ هیچ نەبێ ئەو سیاسەتەی کە ڕایان گەیاندووە لە یەکێتی ئەوروپا پێیان چاکە کە چارەسەری دوو دەوڵەت جێبەجێ بکرێت واتە دەیانەوێت ئەم کێشەیە کە لە نیوەی دووەمی سەدەی ڕابردووە دەستی پێکردووە ماوەی چەندین دەیەیە بەردەوامە دەیانەوێت چارەسەر ببێ بۆی من وای دەبین و کە وڵاتانی یەکێتی ئەوروپاش لەگەڵ ئەوەدان کە چارەسەرێکی درێژخایەن بۆ دۆزی فەڵەستین بدۆزرێتەوە ئەومان بیر نەچێت
کە بەشێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا دووساری کێشە بوونەوە لەگەڵ زۆری کۆزبەران و هەروە کۆنتڕۆلکردنی کردەوە تیرۆریستەکان بەهۆی ئەم ململانەی عەرەبی ئیسرائیلی کە ئێستا هەیە. من پێم وایە کە وڵاتانی یەکێتی ئەوروپا دەتوانن ڕۆڵێکی زۆر گەورە بجێڕن لە ڕێگەی ناردنی هاریکاری مرۆیی بۆ کەرتی غەزە و هەروەها لە ڕێگەی وەستاندنی هەناردەی چەک بۆ ئیسرائیل یاخود بۆ لایەنەکانی دیکەش بۆ ئەوەی سنوورێکدا بنێن لە فراوانبوونی ململانەیەکە و شەڕەکە و بۆ ئەوەی دوازار لە ناوچەیە گەمارۆ بدرێت و بەردەوامیش بێ لە هاریکاریکردنی مرۆیی و تەکنیکی و هونەری و تەکنۆلۆژی بۆ ئەوەی جارێکی دیکە کەرتی غەزە بنیاد بنرێتەوە ئاوادان بکرێتەوە. بۆیە من پێم وایە وڵاتانی یەکێتی ئەوروپا لە هەمان ئامانج دەگەڕێن کە وڵاتانی عەرەبی بە دوایدا دەگەڕێن یاخود وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ئەمریکا بە دوایدان دەگەڕێن. وا دیارە کە ئەمریکاش بەڕاستی ماندی بووە لە ململانەیە توانای نەماوە. ڕاستە چەند دەنگێک هەن لە نێو ئیسرائیل نانەوێت ئەم ململانەیە کۆتایی پێ بێت و شەڕ بەردەوام بێت چونکە ئەوان لەسەر ئەم شەڕە دەژین. پرانیا وڵاتێن ئەوروپی نەتەوەین یەکبووی ئەمریکا چارەسەرێ دوو دەوڵەت دەبینن بۆ کێشە و شەڕە دەناوبەرە ئیسرائیل و کارم بێژن ئاڵۆزیە ناوبەراوان و فەڵاستینێ بەتایبەتی پشتی سەرهەڵداناوی شەڕی لە کەرتە غەزای دەناوبەراوان و تەفگەرە حەماس لە وڵاتێن عەرەبی تشتێکی دەخوازن ئەو خەتا ساڵە 1967 هاتیە دیارکردن. ئایا ئەف جوداهیە داخوازان دوی دەمیدا قابلی جێبەجێکردنە یانژی کی جوان زێدەتر؟ بەڵێ سپاس بۆ ئەم بورژانی ئەم بابەتە. من پێم وانییە بەڕاستی وڵاتانی عەرەبی ئێستا پەیوەست بن بە بابەتی سنووری ساڵی 1960 پێم وایە شتێکی دیکە هەیە لەلایەن وڵاتانی عەرەبی و ئەوانەی کە بانگەشەی ئەوە دەکەن ئەمیش پەیوەندی بە ئەوە هەیە کە قودس وەکو پایتەختی فەڵەستین بناسێنن و هەروەها بابەتی وڵاتی فەڵەستینی. بەڵام گەڕانەوە بۆ بابەتی سنووری 1967 ئەمە پێشتر هەبوو، پێشتر باز دەکرا. ئێستا خەریکە یانی یاخود دەتوانین بڵێن کە مەرجێکی سەرەکی نەبوو لە چارەسەری دوو دەوڵەت دەواتە دەکرێت بەبێ ئەم بابەتەش چارەسەری دوو دەوڵەت جێبەجێ بکرێت. بۆیە قسەکردن دەربارەی ئەم سنوورە بووەتە شتێکی ڕابردوو، بۆتە شتێکی دیکە. ئێستا داواکاری هەیە بۆ ئەوەی قودس ببێتە پایتەختی فەڵەستین و هەروەها داواکاری هەیە بۆ ئەوەی جارێکی دیکە بگەڕێنەوە سەر چارەسەری واقعی دوو دەوڵەت و دوو دەوڵەت دروست بکرێن و ئیسرائیل دەست لەوە هەڵبەگرێت کە بەردەوام یەکە جونوشین لە نێو سنووری فەڵەستین دروست بکات و دەستبەرداری ئەو زەویانە بێت کە مڵکی فەڵەستینیەکان و وازش لەوە بێنێت کە بە زۆرێک مامەڵە لەگەڵ فەڵەستینیەکان بکات چ لە نێو دەوڵەتی ئیسرائیل و یاخود لە سنووری فەڵەستینیەکان یاخود لە کەرتی غەزە و کەرتی خۆر ئاواش یاخود بەرەی خۆر ئاوا. بۆ پێم وایە ئێستا بەرپرسیارەتەکە لە ئەستۆی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەموو جیهانە بۆ ئەوەی قەنەعەت بە ئیسرائیل بکەن کە ئەوان فەڵەستینیەکان لە بەرامبەر ئەواندا شایەنی مافن و هەروەها مافی خۆیانێ شایستەی خۆیانێ و شایەنەی ئەوان بە ئاشتی بژین. بەڵێ بەڕێز هیلال، ئێستا فەڕەنسا ئەڵێت ئێمە هەوڵی ئاگربەستێکی هەمیشەیی دەدەین بۆ دۆخی غەزە، لەو لاشەوە گوتەبێژی ناتانیاهو دەڵێت شەڕ لە غەزە کۆتایی نەهاتووە. پێتان وایە کەوا بێت لەم نێوەندەدا ئیسرائیل تا بەخواستی خۆی نەگات لە غەزە ئامادەیە دەست بکات بە ئاگربەستێکی هەمیشەی؟ ڕاستەکەی بابەتەکە ئەوەیە کە چەندەنگێک لە نێو ئیسرائیلدا هەن بە تایبەتی لە نێو حکوومەتی ناتانیاهۆ کە نایەنەوێت ئەم شەڕە بوەستێت، چونکە ئەوەی دواتر ڕوودەدات لە دوای کۆتایی هاتنی شەڕ دادگاییکردن و لیژنەی لێکۆڵنەوەکان دەست بە کارەکانی خۆیان دەکەن لە چەند لایەنێکی زۆر گرنگی لە نێو ئەم حکوومەتە دەست پێ دەکەن. ئەم بابەتێکی زۆر گەورەیە بە تایبەتی لەسەر زۆر وەزیران ناتانیاهۆ کە چەند کەیسێکی زۆر قرس هەن لەسەر حکوومەتەکەی ئەو دروشمەکانی حکوومەتەکەی ناتانیاهۆ هەر لە گەندەلیەوە بیگرە تاکو دەگەیتە ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەرکەرتی غەزە کە حکوومەت لەم
شتەدا ڕۆڵی خۆی نەگێڕەوە نەیتوانی ئاسایشی ئیسرائیل بپارێزێت وەکو باسییان دەکرد و دەیان نووسی ئێستا ئێمە ئەوە دەزانین کە ئیسرائیل بۆ هاوڵاتیان ئیسرائیل لە پێشینەی هەموو شتێکەوە دێت بەڵام بەردەوامی شەڕ تارمایی جەماوەری و هەروەها تارمایی لێکۆڵنەوەکان دوور دەخاتەوە لەسەر ئەم حکومەتە بۆیە چەند دەنگێکی ڕاستڕەوی توندڕە و هەن لە نێو ئیسرائیل دەیانەوێت ئەم شەڕە بەردەوام بێت هەر بۆیش ئێمە گوێمان لەو لێدوانانە دەبێت کە ئیسرائیل باسی دەکەن لەگەڵ ئەوەشدا هەموو ئاماژەکان بەو ئاراستەیەن کە وڵاتانی جیهان بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە پاڵ وڵاتانی کۆمەڵی عەرەبی وڵاتانی ئیسلامی لەسەر ئەوە ڕژدن کە ئەم شەڕە کۆتایی پێبێنن ئاگربەستەکەی ئێستا من پێم وایە درێژ دەکرێتەوە و دەبێتە ئاگربەستێکی درێژخایەن دوجار هەر بەو ئاراستەیە دەچێت و ئاگربەستێکی یەکجاری ڕادەگەیەندرێت و چەند هەفتەیەک دەخایێنێت. بەڵێ بەڕێز هیلال عوبەیدی توێژەری سیاسی لە پاریسۆ لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداریکردن.